بەردەوامین و ئەم جاران ستۆدیۆی کورسات مەگەزین بڕاکەین لە میوزیک و گۆرانی ئەتوانین بڵێن گۆرانی بەتەنیا بەڵام بەرهەمیشمانە بێت کە بۆ یەکەمین جار لە کورسات مەگەزینەوە بینەری ئەبین کە ئەم جاران هونەرمەند زامۆجانە بەرهەمی یاخود با بڵێن دوو بەرهەمی لەگەڵ گروپی میوزیکی حەبیبەیە دروست کردووە بەیەکەوە تۆماریان کردو و ئێمە بۆ یەکەمین جار لە ڕێگەی کورسات مەگەزینەوە گوێگر و بینەری ئەم بەرهەما بین هەر لەبەرەوەشە ئەمڕۆ میوانداری گۆرانی بێژ زامۆدانە و هەروەها شوان سەگرمە میوزیسیانمان کردووە کە لە گروپی میوزیکی حەبیبەیە یاخود با بڵێن بەشێکە لە گروپی میوزیکی حەبیبە ئەم جاران بۆ سایدی گروپی میوزیکی حەبیبە قسەمان بۆ کات بەخێر بێن بۆ سۆدی کورسات مەگەزین و خۆشحاڵین کامڕۆ لەگەڵمانان زۆر سپاس کاک شوان تۆش بەخێر بێت زۆر سپاس زۆر سپاس کەواتە کاک زامۆبا لە ئەوە دەست بکەین چۆن بۆ بڕیارەتدا کە دوو بەرهەم لەگەڵ گروپی میوزیکی حەبیبەیە تۆمار بکەیت و بەیەکەوە کۆنتاکت دروستکەن ئەم کۆنتاکتە چۆن دروست بەڵێ پێشەم شتێ سڵاو لە بەڕێستان سڵاو لە بینەرانی ئەزیزی کورسات پێشەم شتێک ئەم گروپە تازە نییە چەند ساڵێکە خەریکی کارکردنە من ئاگام لێیانە ئێمە هەندێکمان ینی هاوڕێی زانکۆین لە زانکۆ پێکەوە بووین ئەوان لەو کاتەوە زۆر بە ئاکتیڤی خەریکی کارکردنن بۆ گۆرانی دروستەکەن بۆ گۆرانی بێژان کاری زۆر باشیان ڕیکۆرد کردووە هەڵبەتە بە منی شانوت کە پێمان خۆشە بێت کە چەند بەرهەمێک تۆمارکەین پێکەوە و منیش بەڕاستی لەبەری کە ئەزمونێکی زۆر باشیانێ و گروپێکی زۆر ئاسیان بەرزە بە خۆشحاڵیەوە وتم بۆنە بە دەست بەوانە بۆ شێوەیە بۆ ڕاستەکەی دەستە خۆش بە کاکزامۆ کەواتە کاکشمان باسێکی بەرهەمەکانمان بۆ بکە ئەو دوو بەرهەمەی کە هەڵتامژاردۆ کە کاکزامۆ بێڵێت ئەو دوو بەرهەمە چین؟ دوو بەرهەمی تەوان ئێمە بەس بەرەمی کوردی ئەژەنین بێگومان بەس بەرەمی کوردی ئەژەنین کاکزامۆ لە یەک پۆلا بووین من و کاکزامۆ بەیەکیشەوە هاوڕێن بەڵێ چەندین سەیرانمان کردووە چەندین لە ڕاستیە شەڕیشمان کردووە ئەڵێنە دوو برادەری کە سەرەتا شەڕ ئەکەن دوای دوو هاوڕێی زۆر باشیان لێ دروستە بێت کە خۆشم یەکەم جار وا بوو لەگەڵ ڕقەت نزیکەکانمان نازانێ ئێوەش بێوە بوو کاکزامۆ زۆر بەڕێزە کاکزامۆ هەر لە کاتی زانکۆ زیاتر حەزی لەو کارانە بوو کە تۆزێ بەرەو خاویە ڕۆشتن و دەنگی بە گۆرانی خاو زۆر ئەکرێتەوە ئیشێکیانی بێژان کامکارە و ئیشێکی تریشانی عەدنان کەریمە و لە ڕاستیار خۆشی هەڵی بژارد بەنێتە بووی یان کاکترش بوو و سەرپەرشتیاری گروپەکەمان سروش سالار براکەی لە گروپی مەحویە ڕێبین سارارە بڵێ کە ڕێبین کاک ڕێبین مامسە ڕێبین ئیشەکانی بۆ عەدنان کەریم نووسیەوە و لە ڕێی ئەوە نۆتەکانمان زۆر بە ئاسانی دەستکەوت و ڕێنجێکی بچووکمان کردەوە بۆ خۆمان و تۆمارمان کرد کردمان بە سعاتێک دو سعات تەنها بە سعاتێک دو سعات ئیشێکی چەند دەقەیتان دروست کرد ئیش هەریەکەیان خۆی ئەگرێتەوە لە نزیکی 6 دقە بۆ 5 دقە ئاواهی ینی هەر یەکێکیان ئەوەنەیە ینی بەیەک جار ڕۆشتن دەستان خۆش بێت ئەبێت بەزنێکی زۆر جوان بێت مادەم بە یەک جار بەدڵتان بۆ ڕێکۆردکردن ئەو هەڵبەتە کارێکی زۆر جوانتان ئەنجامیاوە لە ڕاستیە چەند جارێکیش دووبارەمان کردەوە بەس باسی ئەوە ناکەین باسی ئەوە مەکەن تاوە مادەم وتمان یەک جار مەیکەم بە دوانتەوە دەستان خۆش بێت کەواتە مادەم باسی ئەو بەرهەمانەمان کرد بابەیەکەوە لەگەڵ بینەرانە و لە نێو واڵەکەیە بێک و بینەری کارە بکەبین و گوێگریشی بین بێگومان
چەند بەرهەمێکی جوانتان هەڵبژاردووە بەرهەمی مامۆستا عەدنان کەریم و جا ئەم بەرهەمە کە هەموومان بە مناڵی یادگاریمان هەیە لەگەڵی من یەکسەر خۆم خستە تەمەنی ئێوەتەوە منیش مناڵم وەکو ئێوە کەواتە دەستان خۆش بێت بەرهەمێکی زۆر جوانتان پێشکەش کرد بەڕاستی یعنی حەزم ناکرد کۆتایی بێ بەس خەینە دوای بەرنامە بێگومان گوێ بیستێ بینەوە کەواتە با بەسێک لە چالاکیەکانی گروپی میوزیکی حەبیبە بکەین با بزانین لە ئێستاە سەرقاڵی چ کارێکن چ چالاکیەکن هەفتانە ماشەڵڵا ئەتان بینین هەمیشا پڕ بەرهەمن پڕ چالاکین هەر جارە لەگەڵ هونەرمەندێکە بەرهەم تۆمارەکەن و بەرهەمەکانی خۆتان بڵاوەکەنەوە ئێمەش هەمیشە لە کورسان مەگەزینەوە باسی لێواکەین گروپی حەبیبە بەجددی وەکو خێزانێکی لە هاتووە بەجددی پێشەوەی بین بۆ ئێرە لەگەڵ کاکزاما قسەم کرد یعنی هاوڕین کە زۆربەی گروپەکان بەس بۆ پارەکەوە بنەوە بەس بۆ پارەکەوە بنەوە ئەم کارانە بەشایەتی خوا 1 دینار سرف نەکراوە یعنی یەک کەس تەنها ڕاحێتەکە کۆی کردوینەتەوە یعنی بەس هاتو چۆمان کردووە و تا ئیتر کۆ بینەوە جەوێکی خۆش بۆ خۆمان دروستەکەین و حەزەکەین بڵاویکەینەوە بۆ خەڵک بیبینە دەستان خۆش بێت ئەو هونەرمەندانە خۆیان پەیوەندیتان پێواکەن یاخود حەزەکەن لەگەڵتانە بەرهەم تۆمارکەن یاخود ئەوەتە ئەگەر خۆتان هاوشێوەی کاکزامۆ کەسێک ناسەیەکی خۆتان هەبێ هونەرمەندێک گۆرانی بێژێکی ناسەیە خۆتان هەبێ لەگەڵ یانە ڕێککەون و بەرهەم بڵاوەکەنەوە زیاتر ئەو کەسانە باڵەکەین کە خۆمان پێمان باش بێ یەکێک لەوانە خولە دۆمە خولە دۆمە سای گەورە زۆر معجبین بەدەنگی ئەو کەشێکی زۆر خۆش و زۆر هونەری و جوان دروستەکە ئینسانێکی باشیشە زۆر پیاوە ئیتر لە دەروی موزیک کە خۆمان لەگەڵ کەسەکە مرتاح بین حەزەکەین لەگەڵی موزیک عسفکەین لەگەڵ زامۆش هەمومان مرتاحین یعنی بۆیە ئەومان بان کرد خۆشی پێی خۆش بوو خۆشحاڵیەوە دەسە خۆش بێت کاکشوان هەمیشە هەر مرتاح بن لەگەڵ هونەرمەندانێکە لەگەڵتانە بەرهەم تۆمارەکەن جاخۆ کاکزام و هاتۆتە نێو ستۆدیۆ بەداخەوتۆن و توانی چەلۆکە و بێنی ئەها تۆزە گەوراوی بوو ناو ستۆدیۆکەمان بەڵام کاکزام و دەنگی هەیە بە دەنگی بەرهەمان پێشکەشەکەوە نیە کاکزام بەرهەمێکمان پێشکەش زۆر سپاس لباخانا هنالندن دلن شایی گولان روی لمی خانا صدا شندن دلن پیری مغاروی شیرین شیرین شماما ستناد بینم خوام حراما بخواناد بینم خوام حراما زامۆ کەواتە با هەر لە باسکردنی بەرهەمە بمێنینەوە با بزانین بەرهەمی دیکەی هاوبەشە ئەبێت لەگەڵ گروپی میوزیکی حەبیبە یاخود ئەوەتە بەرهەمی تایبەت بەخۆت وە ڤیدیۆ کلیپی بۆ کەیت و بڵاوەکەیتەوە حەزەکەم پێشەوە بگەڕێمەوە سەر خاڵێک کە باسکردنی گروپی موزیکی حەبیبەیە بەڕاستی ژەنیارەکانی ناو ئەم گروپە هەمویان زۆر کەسانی بە ئەزمونن چەند ساڵێکی زۆر هەمویان ئەزمموی کارکردنیان هەیە هەم لە ڕووی پەرفۆرمانسەوە هەم لە ڕووی کۆنسرتی شوێنی ترەوە چوزانم تاکژەنی و هەتا دوایی بەڕاستی وەکو باسمان کرد کارەکان زۆر بە ماوەیەکی کەم تاو بوو توانیمان زۆر بە باشی تۆماریکەین ئەوە بوو کاکشڤان خۆی ئەرکی تۆمارکردنی گۆرانەکەی خستە ئەستۆی خۆی و
ئازێتی کێشا و توانیم چۆنەڵی دەنگێکی زۆر ئەکۆستیکی و سروشتی ببەخشێ بە ئێمە. دواتر ئێمە بیرمان لەوە کردەوە کە ئەشێ ئێمە هەستمان بێکەوە بگونجێت و بمانوێت لە چۆنەڵی لە چەند مانگی داهاتووە هەوڵ بین کۆنسەرتێ بکەین لە شاری سلێمانی. بەڵێ کۆنسرت بۆ یەکەمین جارە لە کورسات مەگەزینەوە هەر بە سوپرایزێکیش بۆ هەوادارەکانی خۆم باسی کۆنسرتەکەمان بۆ بکە. نیازمان وایە کە لەگەڵ گروپی میوزیکی حەبیبەیە و چەند ژەنیارێکی تریشە کۆنسرتێکی خنجیلانە لە شاری سلێمانی تۆمار بکەین کە پێکاتی بێ لە چەند گۆرانیەک گۆرانی زۆر جوانی کوردەواری لەگەڵ ئەم گروپە جوانەیە. دەتر خەریکی پلاندانانی وردە بۆ کۆنسرتەکە. دەستان خۆش بێت بە هیوای بەردەوامی کەواتە پەیامی کۆتایی خۆشتان کەشف کرد لە درێژەی قسەکانتە. کاکشوان پەیامی کۆتایی وەک گروپی میوزیکی حەبیبە چییە؟ حەبیبە لە خزمەتی خەڵکی ئاساییە، لە خزمەتی هەندێک کەسی وەکو کاکزامۆیە، ئەو هونەرمەندانێک کە ئاەوێ هونەر ئەوانەی کە ئاەوێ هونەرکەن و لە ڕاستەی پێشمان خۆشە کۆنسرتەکە بە فری بێ، هەر لەسەر حسابی خۆمان بێ بۆی خەڵک زۆرترین خەڵک بتوانێت ئەزمموی ئێمە بکە. دەستە خۆش بێ کاکشەوان. کاکزامەوە تۆ پەیامی کۆتایی چیە؟ زۆر سپاس بۆ هاوڕەکانم کە ئەرکیان کێشە بۆ دروستکردنی ئەو بەرهەمانە. بۆ سپاس بۆیەوە کورسات هەمیشە ماڵێک بۆ پشگیری گەنجان و بۆ پشگیری هەموو کایەکانی هونەر بەڕاستی. لێرەوە ڕێز و خۆشەویستیم بۆ بینەرانی کورسات و بۆ هەوادارانی خۆمێ و چاوەڕێی کاری جوان بن لێمەوە. بێگومان چاوەڕین. دەستان خۆش بێت بەخێر بێن سەر چاوان بە هیوای بەردەوامی. زۆر سپاس. ئازیزان